بەڵام وەخسەکنی زیاتر لەسەر ئەم پرسە بەڕێز کەمال جەباری سەرۆکی کۆمەڵی ئۆتیزم لە ئەستۆدیۆی ناوەند میوانمانە بەڕێز کەمال جەباری بەخێر بێن. سپاس بەم دەرفەتە. سپاس بۆ ئامادەبوونتان. وەکەوەی تا ئێستا زانستیش نەیتوانێەوە ئەوە بدۆزێتەوە کاتێک منداڵەتی دایەتی ئۆتیزمی هەیە یاخود نیەتی، بەڵام چی بگرێت ئەو خێزانانی کە منداڵێکیان ئۆتیزمە بیر لەوە بکەنەوە کە دەبێ ئاگاداری منداڵی داهاتوویان بن. ئەو خێزانی کە ئێستا 3 منداڵی ئۆتیزمیان هەیە یا تا چی بکەین بۆەوەی ڕێژەی ئۆتیزم کەم بکرێتەوە؟ هیچ ڕێگەیەک هەیە؟ سپاس. بەڕاستی ئێمە وەکو جەنابەت فەرمووت تەنانەت زانستیش لە هەموو دنیا نەک لە کوردستان نەگەیشتووەتە ئەو ئاستەی کە مناڵی ئۆتیزم لە سکی دایکی دیاری بکە. ئێستا جۆرەکانی تر مەسەن کەسێک کەم ئەندامە یان چاوی نییە یاخود مەنگۆلە یا هەر شتێکە ئەمانە دیاری ئەکرێن، بەڵام ئۆتیزم حاڵەتەکە لەبەر ئەوەی لە مێشکایە شڵژاری کۆدەمارەکانی مێشکە ئەمە دیاری ناکرێت لە سکی دایکە. تەنانەت لە مانگەکانی یەکەمی منداڵەکەش کە لەدایک بووە دیاری ناکرێتان لە 6 مانگی یەکەمە تۆ پێی ئەزانی ئەم مناڵە بە جۆرەی ڕەفتارەکانی چاوی کۆنتاکتی چاوی نییە لەگەڵت و کۆمەڵێک سفاتی هەیە کە جیایە لە مناڵێکی طبیعی، ئەو کاتە تۆ ئەزانی ئەمە ئۆتیزمم. بەڵام ئێمە بۆ ئەوەی ئەگەر عائیلەیەک من بەڕاستی لێرەوە کاتێک زانست نەگەیشت بێتە ئەوەی بتوانین ڕووی زانستیەوە ئەوە دیاری بکەین من ئامۆژگاریم یعنی ڕای خۆمە ئەو عائیلانی تکایەگە 2 مناڵ و 3 مناڵت هەیە مەهێ لە مناڵێکی ترت بێ. ئەگەر ئۆتیزمە دوانی یەکێک بە یەک منداڵ بێ باشە لەوەی دوان بێ، دوان بێ باشە لەوەی سیان بێ. بۆیە تاکو ئێستێمە عائیلەمان هەیە گەیشتۆ لە 3 مناڵ کە ئەو بەڕاستی کارەسات چکە بم بێ سنتەری بێ وەزەی بەڵێ هەرسێکی ئۆتیزم، بەڵام لەوانەیە هەرسێکی لە یەک ئاستانە بن توندەکەیان یەکێکیان زۆر تون بێ. بە تایبەتی ئێمە ئەگەر بێت و سیرکەین مناڵە کچەکان کچۆڵەکان زیاتر حاڵەکەیان توندە. ئێستا لە 4 مناڵە لەدایک بن ئۆتیزم بێ یەکیان کچە و 3 کوڕە ڕێژەکە لە کوڕ زیاتر، بەڵام حاڵەتی ئۆتیزمەکە لە کچات تونترە. جەنابەت فەرمووت بۆ چی بکەین بۆ ئەوی ڕێ لێ بگرین؟ وەکوتم ڕێگرتنەکە ئەوەیە تۆ ئەگە 2 مناڵت هەیە مناڵێکیان ئۆتیزمە مەهێ لە مناڵێکی ترت بێت نەبادەم وە هەشە بەڕاستی عائیلەمان هەیە 6 مناڵی هەیە 5 مناڵی ئاساین مناڵی شەشەمی ئۆتیزمە یاخود 6 کچی هەیە مناڵی حوتەمی کوڕە و ئۆتیزم. ئیتر بەڕاستی ئەمەش تاقیکردنەوەی خۆی گەورەیە بۆ راورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەی ئۆتیزم لە هەرێمی کوردستان زیادی کردووە، زۆر هەڵکشاوە، زۆر مەترسیدارە. ئێمە وەکو کۆمەڵی ئۆتیزمی کوردستان هۆشداری ئەدینە حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان ڕێکخراوەکانی بەناو داکۆکی کار لە مافی مناڵان کە بەڕاستی داکۆکی ناکەن وەرخاوە ئەجنەبیەکان هاتوون تەنها دیفاع لە حەقی ئەو مناڵانەکەن کە ساغ و سەلیمن. تا ئێستا من ڕێکخراوێکی ئەجنەبی بیانی نەهاتوتە لام بڵێ با 2 مناڵی ئۆتیزم بۆ بمەدەرەوەی وڵات کە حاڵەکەیان تودا کەواتە تۆ کوا داکۆشی کردن لە مافی هیچ چارەسەرێک هەیە بۆ ئەوان؟ بەڵێ مناڵی ئۆتیزم تاکە چارەسەر سنتەری ڕاهێنانی پرۆفیشناڵی پێشکەوتووە نەک سنتەری ڕاهێنانی تیجاری. ئەو سنتەر ڕاهێنانی تیجارانی کە ئێستا لە کوردستان هەمویان نا، بەڵام زۆرینەیان تەنها بۆ پارەکۆکردنەوەیە و نەیانتوانی و مناڵی ئۆتیزم بێننەوە ناو کۆمەڵگا، نەیانتوانی بە شێوەیەکی گشتی بتوانە خزمەتی مناڵ لە بارتەقای ئەو پارەی کە وەری ئەگرن. بە 3 سنتەری حکومیشمان هەیە، سنتەری حکومیەکان دەرەقەی ئەو لێشاوە زۆری ئۆتیزم نایە. ئێستا ئێمە 3300 حاڵەتی تێپەڕۆنە لە هەرێمی کوردستان لە هەر چوار پارێزگاکە. کەسانی شارەزامان پێویستە لەو وارەکە بۆ مامەڵەکردن لەگەڵ کەسانی ئۆتیزم. ئێمە پێویستمانە حکوومەت هەرێمی کوردستان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی پێویستە کۆمەڵێک دەرچووی زانکۆ ئەوانی لە بواری دەرووناسی و کۆمەڵناسی و ئەو لەو مەجالانیان بیان باتە دەروی وڵات یاخود پسپۆڕی دەروی وڵات بێنێ لێرە تەدریبیان پێ بکە ئەمانە زیادکە و هەروەها سنتەری پرۆفیشناڵی حکومی بکاتەوە کە ئێمە زیاتر لە 14 ساڵە هاوارەکەین پێویستە لە سنتەری هەموو پارێزگاکان لە قەزا و ناحیەکان سنتەری ڕاهێنانی وەکو وڵاتانی پێشکەوتو ئەم مناڵانە ڕاهێنانیان پێ بکرێ بۆ ماوەی 6-7 ساعت و ئەو مناڵانی حاڵەتیان توندە بمێننەوە شوێنی حەوانەوە هەبێ. ئێستا بەڕاستی عائیلەمانەوەکو ئەو خێزانە بەڕێزی کە ئێمە وەکو کۆمەڵە بە هەموو شوێ پاڵپشتمان کردوون، بەڵام ئێمە دەرەقی ئەوە ناین بجەمان لە بەردەست نیە بتوانین مناڵەکانیان لە دەروی وڵات وەلو مناڵەکانی ئەوانە بە پاڵپشتی کۆمەڵە لە سنتەری خەیری دامان ناون سنتەری هانای خێرخوازی. بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە ئەوە یەکێک لە خێزانەکان ئەو سەدان هەزار خێزانی ترکە هەیە لێرەدا بەڕاستی ئەوەی چارەسەرە دەرمان و عیلاجی دکتۆر نییە.
سنتەری ڕاهێنانی پێشکەوتووە لە هەموو شار و شارستان و مانەوەی ئەو مناڵانەیە کە حاڵتیان شەدیدە کە ئێمە وەکو کۆمەڵە زۆر داوامان کردووە زۆر پار ساڵیش پرۆژێکماندایە پارێزگای هەولێر لەگەڵ وەزارەتی کار و کاربای کۆمەڵایەتی و لەگەڵ وەزارەتی تەندروستی بەڵام پرۆژەکە بەداخەوە تا ئێستا بەس نەخشەکەی دانراوە وەزەوەکەشی بۆ دیاری کراوە بەڵام لە ڕووی دەرخستە و کولفەوە بەڕاستی نەچونەتە ژێر. تا چەند گرنگە خێزانەکان کاتێ بۆیان دەرەکەوێت منداڵەکانیان ئۆتیزمی هەیە زووتر پەنابەرە بەر سنتەرەکان بۆی دوانەکەون. ئەوەی جەنابەت ئەفەرمووی کە ئەوە زانیشی زانی مناڵەکەی ئۆتیزمە بچێتە کام سنتەر سنتەری حکومی پڕە یعنی هەر 106 لەو 3300 مناڵان سنتەرە حکومیە هەر سنتەرە حکومیەکە بە سودمەندن. ئەوەی تر دەبێ بڕە قەرزکە سیارەکەی خۆی بفرۆشە خانۆکی بفرۆشی بیدا بە سنتەرە ئەهلیەکان وی مناڵەکەی بە ئەگەر وا سنتەرە حکومیەکان تا چەند توانی ویانە کەسانی توشبووی ئۆتیزم بگەڕێنەوە نێو کۆمەڵگە تا ڕادەیەک باشن بەڵام ئەوش لە ئاسی پێویستانیە لەبەرەوەی کادیرەکانیان ئەو کادرانی بتوان ڕاهێنانی زۆریان بینی بێت و بتوانین وەکو وڵاتانی پێشکەوت و ئیمکان دوایەوە تۆ 106 چی لە مەسەلەکە تۆم لە 100 مناڵەوە 4 مناڵت لە ماڵەوەی لە چواردیواری ماڵەوەی ئەوانە نا 150 لە سنتەرە ئەهلەکانن بەڵام ئەمانە چێن ئەمانە خوا پێداوەکان و کە پارەیان هەیە یاخود ئەوەیە کە قەرزی کردووە و ساری خۆی فرۆشتە بۆ سنتەرەکان 2-3 ساڵێک لە سنتەر ئەبێت کە سوودیش نابینێت لەبەرەوەی ناڵێن هەر هەموو سنتەر ئەهلەکان هەبن باشە لەوەی نەبن بەڵام بە ویژدانەوە قانونێک دابنرێت بۆ ئەو پارەی لە عائلەی ئۆتیزمی وەرئەگرن بە قانون بێت بە جۆری سەعات بێت نەک گیرفانی عائلەی ئۆتیزم هەڵتەچێنن بەداخەوە تیجارەتی پێوە. بەڕێز کەمال جەباری سەرۆکی کۆمەڵەی ئۆتیزم لە ستۆدیۆ لەگەڵماندا بوو. سوپاس بۆ ئامادەبوونتان و بۆ ڕوونکردنەوەکانتان بەخێر هاتووە. سوپاس.